ساتێک چێژوەرگرتن لە خواردنی ساردەمەنیە سروشتی و بەتامەکان وامان لێ دەکات. کەمتر هەست بە گەرمای هاوین و ماندووبوونی کار بکەین. لە هەمان کاتیش کەشێکی ئارام وەرئەگرین لەگەڵ خێزان و دۆست و هاوڕێیاندا کاتێک سەردانی شوێنی ساردەمەنیەکان دەکەین. لە هەمان کاتیش ئەوەی زۆر گرنگی پێ ئەدرێت و لە نێو دوکانەکانی ساردەمەنیدا پێوەی پابندن پاگراگرتنی شوێنەکان و پێشکەشکردنی لایەنی تەندروستی ساردەمەنیەکانە بە کڕیاران. ساردەمەنیەکان لە وەرزی هاوینە خواستێکی زۆری لەسەرە لەسەر لەلایەن هەموو کەسێکەوە هەم گەورە هەم مناڵ هەم پیر گەنج لەبەر ئەوەی کە خۆشە لە وەرزەکانی کەشە بەکار ئەهێنرێت بەڵام لە وەرزی هاوینە زۆرتر خواستێکی زۆری لەسەرە. هەم وەرزی هاوین ڕۆژ درێژە لەبەرەوەی خەڵک ئەگەر بیانەوێ بۆ هاتنە دەرەوەیەکیش بێ بن ساردەمەنیەک بخۆن ئایسکەفێک بخۆن هەم بەلایەنەوە پێیان خۆشە و خۆشم هەموو ڕۆژێکم هەم زۆر کات لە دوای کارەکەم یەم بۆ خواردنی ئایسکرێم و ساردەمەنیەکان ئەوە زۆر خۆشە هەم فێنکایەکی زۆرم ئاهاتێ هەم هەنێک لە شوێنی ساردەمەنیەکان ساردەمەنەکانم بە شێوەیەک ڕازاندۆتەوە کە هەموو کەسێک حەزی پێی هەیە بیخوات یان بەکاری بێنێ یان هەنێکیان ئەو تامی میوەکان بەکار ئەهێنن تیا بە شیرێکی کەم و شیرینیەکی کەم و شەکرێکی کەم تیا بەکار ئەهێنن. ئەوە شتێکە بۆ خۆی تۆ کە میوەکە ناخۆی لەوانەیە ئەمە تۆ زێجێگەی ئەو بۆ بگرێتەوە هەم لە ڕووی سەحیشەوە بۆ خۆت خۆشە لەبەر ئەوەی کە فێنکایەکت پێ ئەگا هەم میوەکەش ئەخۆیت. بەڕاستی بابەتێکی زۆر پێویستە ینی بەڕاستی ئەمە کە ئێمە قسەی لەسەرکەینی یەک لەبەر ئەوەی شیرینی و ساردەمەنی بابەتێکە هەمومان چاومان لەسەرێتی و بە تایبەتی لە وەرزی هاوینە بە بچووک و بە گەورەوە حەزمان لێیەتی کام شیرینیە بخۆینەوانێ و بە بەکاری ئەهێنین هەمومان ئەوەی کە جێی سەرنجە بەڕاستی من ئەمەوێ هەمووەکو خۆم لە سلکی سەحەشا ئیشەکەم بەڕاستیەکەی پاک و خاوێنیەکە لە هەمووی زەروریترە کە ئێمە حەز بکەین ئەو شیرینیە بە شێوەیەکی پاک و خاوێن دروست بکرێت دابنرێ پێشکەش بکرێت و لەگەڵ ئەوەشە ئەو شیرینیە ئەگەر بە شێوەیەکی زۆر سروشتی و طبیعی پێشکەش بکرێت ئێمە پێمان خۆشە و وەکو تەندروستی خزمەتێکی باش بە هەموو لایەکەکات ئەویش لە ڕووی چیەوە لە ڕووی ئەوەی ئێستا زۆربەی ساردەمەنیەکان ئەوەی ئێمە بزانین بەڕاستی هەمووی ڕەنگە یعنی بەداخەوە کە ئەماڵێم لەگەڵ ڕێزم بۆ هەموو ساردەمەنیەکان کە ئێستا ئەتوانم بڵم زۆریان ڕنگ بەکارێنن بەڵام خۆی ساردەمەنیەکە وا باشترە لە میوەی فرێش و لە شیری طبیعی بەکار بهێنرێ هەم تۆ ئەی خۆی پێشی ئارامە بیتەوە و زەرەریشی نیە و بگرە سوودێکی باشیش بێما بەخشێ و تۆ دانیشی لەگەڵ هاوڕێی خۆتا لە جەوێکی خۆشە کاتێکی خۆش بەسەرەبەی سەرباری ئەوەی تۆ ساردەمەنی فێنک دەکاتەوە ئارام دەکاتەوە هێمن دەکاتەوە بەڵام ئەگەر بە شێوەیەکی سروشتی و ئەتوانم بڵێم ئەگەر گلوکۆز ئەگەر شەکری کەمتر بێت و ڕەنگی کەمتر بێت و بە شێوەی طبیعی بۆ تۆ دابنرێت تۆ هەم جەوێکی خۆشیش لەگەڵ هاوڕێ و برادەری خۆتا بەسەرەبەی لەگەڵ خێزانی خۆتا و هەم طبیعیشە. هەروەک فرۆشیاران ئەڵێن هاوڵاتیان خواستیان لەسەر ساردەمەنیە سروشتی و تەندروستیەکانە بە تایبەت لە وەرزی هاویندا هەر بۆیە بابزانین بۆ چوونیان چییە. طبعاً هەمومان نەزانین کەش و هەوا گەرمەکات خەڵک لە ئیش بێت دێتەوە گەرمایەتی ئەوێت جێ بگۆڕێت بێتە دەرەوە لەگەڵ خێزانیا بێ لەگەڵ هاوڕێیەکیا بێت جەوەکەی گەرم بووە دێت لێرە دۆنرمەی فرێشی لێ سۆفتی لێ ئەم نوعانەی لێ کەشێ وەرەگرێت و بۆ فێنبوونەوە یا بۆ هەر بارێکی تر بێوێت و خۆشێ وەرگێت و سەبارەت بە چۆنێتی دروستکردنی ئێمە طبعاً خۆتان لەوانەیە مشتەریەکان شایەتی حاڵن مشتری دایمیمان هەیە بە خۆشحاڵیەوە مشتری هەیە دێت لە شوێنی زۆر دوورەوە هاتوو کە ئێمە هەیەجانە بینبەوە بەزدی بە خۆشحاڵی و بە خێراتنیانەکەین و ئەمە پێڵێن تۆپەکان سکۆپ باشە 16 تامی فرێشمان هەیە 16 تامی فرێشمان هەیە لێرە هەر لە قەیسەوە دەست پێکات تا قاوەکان ئۆریۆ کیندەر نەتێلا کە ئەمانە هەمووی بە تامی سروشتی دروستەکرێن کە پێوترێت پریجین تامی دارێکە وەرەگیرێت ئێمە لەوە وەریەگرین لە ئەزبەیدا تەمەرندەکەمان فرێشە بلوبێریمان هەیە پرتەقاڵەکە هەمووی ئەمانە دەستکردی خۆمان دروستەکەین گوێزندە لیمۆیە شلکە و سۆفتەکانیش قاوەمانێ قاوەکە بێشەکرد دروستیەکەین واتە هەر خۆیەتی لە ڕووی پاک و خاوێنیەوە کە پرسیارێکت باسی کرد ئێمە هەمومان نەزانین ئێستا نەخۆشیێک بەربڵاوە کۆرۆنایە ئێمە پابەندین دەستکەشمان لە دەسایە شەکمان پاک و خاوێن ڕاگرتووە هەموو دیوار کاشی کورسی مێز هەموو شتێ بە پاک و خاوێنی ڕاگیراوە تەنانەت سەتڵی خۆڵەکانیش ئەسڕێنەوە لێرە.
بایەخدان بە شێوازی دیزاینکردن و ڕازاندنەوەی جۆری ساردەمەنیەکان و لە هەمان کاتیش سوودوەرگرتن لە تەواوی ئەو میوە جۆرا و جۆرانەی کە لە کوردستاندا هەمانە ئەتوانرێت لە دروستکردنی ساردەمەنیەکاندا بەکار بهێنرێت بە شێوازێکی سروشتی کە بە خۆشحاڵیشەوە لە ئێستادا لە زۆرێک لە نێو دوکانەکانی ساردەمەنی پەیڕەو دەکرێت و گرنگی پێدرێت تاکو دووربین لە خواردنی ساردەمەنیە دەستکردەکان و ساردەمەنیەکی بەتام و بە چێژنۆش بکەین.